پێنج پرسیار دەربارەی وردەکاری دانوستانی ئەمریکا و ئێران کە کەس وەڵامەکانیان نازانێت. ڕاگەیاندنی لە ناکاوی ئاگربەستێکی دوو هەفتەیی لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران جیهانی تووشی جۆرێک لە گەشتبینیەکی داپۆشرا و بەگومان کردووە. هەرچەندە دۆناڵد ترامپ و سەرکردەکانی تاران هەردوو لا بانگەشەی سەرکەوتن دەکەن، بەڵام ڕاستی وێنەکە لە پشت پەردەی دانوستانەکاندا زۆر ئاڵۆزترە. بڕیارە ڕۆژی شەممە شاندێکی باڵای ئەمریکا با سەرۆکایەتی جەیدی ڤانس و بەشداری جاریت کۆشنەر لە ئیسلاماباد لەگەڵ لایەنی ئێرانی کۆ ببنەوە، بەڵام پێنج پرسیاری بنەڕەتی هەن کە وەڵامەکانیان کلیلی مانەوای یان شکستێنانی ئەم ئاگربەستەیە. یەکەم، ئایا ئاگربەستەکە لوبنانیش دەگرێتەوە؟ ئەمە گەورەترین خاڵی ناکۆکیە. ئەمریکا و ئیسرائیل دەڵێن لوبنان بەشێک نییە لە ڕێککەوتنەکە، بەڵام ئێران و پاکستان پێداگیری دەکەن کە دەبێت هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنانیش بوەستێت. هێرشە ئاسمانیە فراوانەکانی ئەم دواییە ئیسرائیل بۆ سەر حیزبوڵڵا کە بووە هۆی کوژرانی سەدان کەس ئەگەری ئەوەی زیاد کردووە کە ئێران لە دانوستانەکان بکشێتەوە. دووەم، کێ کۆنتڕۆڵی گەروی هورمز دەکات؟ گەروی هورمز کە شادەماری وزەی جیهانە، خاڵێکی تری پێکدادانە. ئەمریکا مەرجی ئاگربەستەکەی بەستۆتەوە بەکردنەوەی دەست بەجێی گەروەکە، بەڵام ئێران دەیەوێت کۆنتڕۆڵی خۆی بپارێزێت و تەنانەت بازیش لە کەشتیەکان وەربگرێت. ترامپ باسی پرۆژەی هاوبەش دەکات، بەڵام وردەکاریەکەی هێشتا ناڕوونە. سێەم، چارەنووسی پرۆژە ئەتۆمیەکەی ئێران چی دەبێت؟ هەرچەندە ترامپ دەڵێت ڕێگری لە دەستکەوتنی چەکی ئەتۆمی کردووە، بەڵام یۆرانیۆمی پیتێنراوی ئێران هێشتا مەترسیەکی بەردەوامە. واشنتۆن داوای ڕادەستکردنی یۆرانیۆمەکە دەکات، لە بەرامبەردا ئێران لە پلانە دەخاڵیەکەیدا داوای ناساندنی مافی پیتاندن دەکات. دوو داواکاری کە گەیشتن بە خاڵی هاوبەشتیایاندا زۆر ئەستەمە. چوارەم، ئایا توانای موشکی ئێران لەناو دەچێت؟ ئەمریکا دەیەوێت دڵنیا ببێتەوە کە ئێران چیتر هەڕەشە لە دراوسەکانی ناکات، بەڵام هێرشی درۆنی و موشکیەکانی ئەم دواییە ئێران بۆ سەر وڵاتانی کەندا و دەری دەخەن کە تاران هێشتا خاوەنی جبەخانەیەکی کاریگەرە و ئامادە نییە بە ئاسانی دەستبەرداری ببێت. پێنجەم، سزاکان کەی و چۆن لادەبرێت؟ ئێران داوای لادانی یەکجاری هەموو سزاکانی ئەمریکا دەکات. ترامپ ئاماژەی بە ئەگەری کەمکردنەوەی سزاکان داوە، بەڵام مێژووی پەیوەندیەکانی هەردوو وڵات لە دوای ساڵی 1970 نیشانی دەدات کە متمانە لە نێوان هەردوو لادا لە نزمترین ئازدایە. ئەم پێنجسەوەرە تاقیکردنەوەیەکی سەخت دەبن بۆ دیبلۆماسیەتی ترامپ لا ئیسلام ئاباد. بێ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە ئاگربەستەکە تەنها وەک وەستانێکی کاتی بۆ پشودانی جەنگ نیشان دەدات، نەک ئاشتیەکی بەردەوام.